بەناوی خوای گەورە. خۆشەویستانی بەڕێز، یەکێک لە گرێ باوەکانی سەردەم گرێی شێرپەنچەی میزڵدانە کە دروست ئەبێت لە ئۆپۆشی ناوەوەی میزڵدان. ئەو گرێیە زیاتر لە پیاوان بڵاوە تاوەکو ئافرەتان و لە هەموو تەمەنێک ڕوئەدا، بەڵام بەتایبەتی لە تەمەنی سەر و 60 بۆ 70 ساڵی. هۆکارەکانی ئەو گرێیە هۆکارەکان زۆرن، بەڵام لە هۆکارە هەرە سەرەکیەکان جگەرە کێشان ڕێژەی سەداچلی هۆکارەکان پێک ئەهێنێت. بە هۆکاری بۆ ماوەیی و هۆکاری عائیلی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان، و هەندێک هۆکاری تر هەیە وەکو پیسبوونی ژینگە یاخود پیسبوونی ئاو و هەوا بە مادەی سەرەتانی، بە تایبەتی پیسبوونی ئاو بە مادەی ئەرسینیک لە هۆکارە هەرە سەرەکیەکان دائەنرێت. و هەندێک پیشە هەیە کەوا هاوڵاتیان ئەیکەن بۆ هۆی بەرکەوتنیان بە مادەی سەرەتانی یەکێکە لە هۆکارەکان، وەکو پیشەی حەلاقی، پیشەی بۆیاغچی، ئەو کەسانی لە بەنزیخانە ئیشەکەن و ئەو کەسانەی کە لە کارگەی بەکارهێنانی پلاستیک و خوری ئیش ئەکەن. نیشانە هەر باوەکانی ئەم جۆرە گرێیە بینینی خوێن لە ناومیزە، بەڵام زیاکراوەتەوە لەگەڵ نیشانەکانی تر بەوەی کەوا خوێن بینینەکە هیچ ئازارێکی لەگەڵدا نییە، واتە لە ئینگلیزی پێڵێن پێینلێس هیماچوریە، و زیاتر لە تەمەنی سەر و 50 ساڵی و لەو کەسانی کە باسمان کرد و لەگەڵ ئەو کەسانی کە جگەرە کێشن ئەم نیشانە ئەبینرێ و احتیمالی ئەو گرێی لێ ئەکرێ. لە پشکنینە زیێڕینەکانی تەشخیصکردنی ئەو جۆرە گرێیە پشکنینی نازوورە، بەبێ ئەوەی نەخۆشەکە هیچ هەست بە ئازارێک بکە، بەبێ ئەو بەکارهێنانی بەنج ئەکرێ ئەو پشکنینەی بۆ بکرێ و ئەو جۆرە نەخۆشیە تەشخیص بکرێ. چارەسەری ئەو گرێیە خۆشبەختانە بەشی هەرە زۆری واتە سەروی 180 ئەو گرێیە لەبەر ئەوەی لە ڕووپۆشی ناوەوەی میزڵدان دروست ئەبێ، لەبەر ئەوەی لە قۆناغی بیدایی نەخۆشەکە هەست بە بینینی خوێن ئەکا، بۆیە گرێیەکە سەطحیە و ئەکرێت تەنیا بە ئەنجامدانی نازوور و دەرهێنانی گرێیەکە بە نازوور کۆتایی بە گرێیەکە بهێنرێ و هیچ کێشە بۆ نەخۆشەکە دروست نەبێ. بەڵام ئەو نەخۆشانەی کەوا خوێنیان بینیوە لە میز و جگەرە کێشن و لە عائیلەیان کەسێکی هاوشێوەی خۆیان هەیە و خۆیان ئیهمال کردووە، ئەو گرێ لەوانەیە بڵاو ببێتەوە و لە قۆناغەکانی دوایی گەشەی ئەو گرێدا لەوانەیە چارەسەرەکە گرانتر بێ و هەندێک زاریش لەوانەیە چارەسەر نەکرێ. بە هیوای تەندروستی و لەشساغی بۆ هەموو لایەک.